جار بجار خۆتە زانی ئەمەی گەنج برێن ئەها ئەو عادەمان هەیە پانتۆڕی دڕام ڕای لێ پێدەکەن ئەو شتانە خۆ دیتت بە چاوی خۆت. ئەخە ئەوە غەیرە موسڵمانێک کە هەر موسڵمانێکیش بیکات ئەوە گوناهبارە و لاسایی گەورە و جوولەکەی کردوێتەوە تاوانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی لتتبعن سنن من كان قبلكم شبرا بشبر وذراعا بذراع. فەرمی ڕۆژێک دێت بز بە بس و گەز بە گەز بە دوای گاور و جوولەکەی ئاکەون، بە دوایانە ئەڕۆن، مۆدیێلەکانیان چی بێ ئێوەش ئەیکەن، فعلە قۆڕەکانیان چی بێ ئێوەش دووبارەیەکەنەوە. فەرمی حتا وەلەو دەخەلوا جوحر ضب لاتبعتموه. ئەگەر ئەوان بشنە ناو کونی بزن مژۆکەوە ئێوە بە دوایانە ئەڕۆن. کونی بزن مژۆک کونێکی زۆر باریک و ناشرینە، یعنی ئەوان ئەگەر ئیشەکانیان چەندی ناشرین بێ ئێوەش ئەچن بە دوایانە، دوایان ئەکەون. توخوا ئاخە کورە سەرچۆک زۆر ناشرینە ها، ئێستا گەنج سەرچۆکێ دڕێنێت باشە لاسایی ئەوانە کاتەوە. والله ولا ما مسترجع أم نزاني بزاف بسياركم من أبو هم بابرين كده تسمى سفر ريدوري وأنا بابرين هربو بانتورين مثلا ها نويش دكم لا برين هل زيش بنايش بأنا بوش زاد زايزني بابرين ها نابێت ئەگەر کوونەکە سەیریکە کونی ئەو پانتۆڵە ئەو جلا لەسەر ڕانت بێت عورەتە بە هیچ شێوازێک نوێژەکە دروست نابێت قوربانگیان. دەست خۆش جەزاکە لە ماوە